بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێبینەرانەوە بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بووم. ئەمڕۆ تەورێکی جیاواز لە تەورەکانی ترم بۆ هەڵبژاردون و دەمەوێت کۆمەڵە زانیاریتان دەربارەی زمان بدەمێ. ئەمڕۆ لە کۆنفرانسێکی تایبەتم بە کاریگەری و پەیوەندیەکانی نێوان زمانی کوردی و بە زمانی فارسیەوە کە لێرە کۆمەڵە پسپۆڕی و شارەزای نێوان زمانی کوردی و فارسی لە سەرجەم شار و شارۆچکەکانی وا دەتوانین بڵێن سەرجەم وڵاتان بە تایبەت وڵاتانی عەرەبی وڵاتانی فارسی کۆبوونەتەوە و قسە لەسەرەوە دەکەم بزانی ناخۆ پەیوەندیەکانی نێوان ئەم دوو زمانەیە چۆنە. بۆی ئەمڕۆ دەمەوێت منیش پەیوەندیەکانی نێوان ئەم دوو زمانەیە بۆ ئێوە بگوازمەوە بزانی پەیوەندیەکانیان لە چ ئاستێکدایە وە کاریگەری ئەم زمانەیە بە زمانی تریان کاریگەری زمانی کوردی بە زمانی فارسی لە چ ئاستێکدایە. ئەم زانیاریانە بۆ ئێوە دەگوازمەوە بزانین ئاخۆ پسپۆڕان چۆن باسی زمانی کوردیمان بۆ دەکەن و زانیاری تەواو لەسەر زمانی کوردی و ئاستەکانی زمانی کوردی و ئێستا زمانی کوردی لە چ ئاستێکدایە و زمانی فارسی و کوردی تێکەڵەکەیان لە چ ڕوویەکەوە. من ئەو زانیاریانە تایبەت بە زمانی کوردی و زمانی فارسی بۆ ئێوە دەگوازمەوە ئێوەش بینەر و بیسەری بەرنامەکەمان بن کە تایبەتە ئەم جارە. کاریگەریەکانی نێوان زمانی کوردی و زمانی فارسی لە چ ئاستێکدایە و تۆ چۆنی دەبینی؟ فارسی و کوردی دوو زمانی هەم خزمن هەم دوو زمانی جیرانن. بێگومان زمانی کوردی و فارسی لە یەک خێزانن. گوێکردنەوەی ئەوانە وەکو دوو منداڵی زگماگوان. کاریگەریەکی ئێجگار زۆر لە بینی کوردی و فارسیە هەیە. دەزاراوەیەکی زۆر هاتوۆتە ناو زمانی کوردیوانێ جۆرە سەردەشێوانێک هەیە. باشتر ئەوەیە ئەو فەرهەنگستانەکان بۆ وشەیەکی تازە کە دێ وشەی بۆ پەیداکەن. کاریگەریەکان و پەیوەندیەکانی نێوان زمانی کوردی و زمانی فارسی لە چ ئاستەکبینی و لە ئێستاە چۆنێکە؟ لە ڕاستیە کاریگەریەکی ئێجگار زۆر لە بینی کوردی و فارسیە هەیە. ئەوڵەن ئەمانە لە نەزەر خێزانی زمانیەوە زمانەوانەکان ئاخەن ناو یەک خێزانی کە پێڵێن زمانگەلی ئێرانی. لەباری ئەوەی کە ئەمانە چ کاریگەریەکیان هەیە لەوانێ بڵێم زۆربەی کاریگەریەکان هەتاوکو ئیسا بەپێی ئەو شتێکە لە ئەدەبی کلاسیکی فارسی و کوردیا هەیە زیاتر یەکلایەنە بوو ینی لە فارسیەوە بۆ سەر کوردی بووە مەخابن کە لەم پێچوانەکە کەمێک کەمتر دیارە. باشە دکتۆر هیچ نمونەیەک یان هیچ ئەو هەندێک حەزم لێ هەنێک لە وشانم پێشکەشێک کە بە کوردی و فارسی هەر یەک شت بەکاردێ بۆ نمونە چی؟ تۆکو شارەزایە. بڕوانە ئێمە لە کۆئەندامی زمان ئەڵێن زمان سیستمێکە کە نزیکی 600 وشەی بنەمایی هەیە. ئەو 600 وشەیە دەری ئەخات کە یەک زمان لە زمانێکترا جیا ببێتەوە. بۆ نمونە ئێمە لە فارسی ئاڵێن گەردەن لە کوردی ئاڵێن مل، لە کوردی ئاڵێن کەپۆ یا لوت، لە فارسی ئاڵێن بینی و زۆر شتێت. بەڵام زۆریشمان هەن کە هاوبەشن وەکو دەست، وەکو لێو، وەکو چاو، وەکو برۆ کە ئەوانە دەست هەر هەمان دەستە، لێو لەبە، چاو ئەبێتە چاشم، برۆ ئەبێتە ئەبروو، سەر هەر ئەبێتە سەر، شان ئەبێتە شانێ. پەیوەندیەکانی زمانی کوردی و زمانی فارسی پەیوەندیەکی لە مێژەیە. ئێمە بە حوکمی لایەنی جوغرافی تێکەڵین بە هەردوو لا بڵین بەنسبەت هەردوو میلەتەوانێ چ کورد و چ فارس لە ڕووی ئەدەبیاتەوە لە ڕووی زمانەوانێ تێکەڵیەکی زۆرمانێت چ لە ڕووی زمانەوە چ لە ڕووی ئەدەبیاتی شەوانی. لەبەرەوە ئامانجی ئەم کۆنفرانسە کە ئەنجامداندا و یا ڕێکمان خستووە ئەوەیە کە بتوانین جۆرە بەراوردێک یا جۆرە پەیوەندیەک بدۆزینەوانێ لەبەر چ لە بواری زمانە چ لە بواری ئەدەبیشان. لە کۆنەوە لە تاریخێدا زمانی فارسی دەگەل زمانی عەرەبی باندۆراوی لەسەر زمانی کوردی و ئەو زمانên din yê civakên Müslümanan hebûn. Ew jî ki derê rengdaye mesela di edebiyatê de zimanê Erebî di ilm û zanîstê de li medreseyên ilmî de belê zimanê Farisî di edebiyata Kurdî, Tirkî û em hemû edebiyatên din de reng daye tesîr û bandorekî zor li ser wan çêbûye.
فارسی و کوردی دوو زمانی هەم خزمن هەم دوو زمانی جیرانن لە یەک بنەماڵی زمانین واتە بە پێیەوەی کە ئەم جیرانێتیە و ئەم لە یەک بنەماڵە بوونە کاریگەری زۆریان لە یەکتر هەیە زمان هایی با بڵین هند و ئوروپاین ئەندەگەوانەی دوور کەوتونەوە لە یەکتر کاریگەریان لەسەر کەمتر ئێستا پەیوەندینیان ئینگلیسی و کوردیە ئینگلیزی و فارسی هەروە هەیە کۆمەڵێک گوشەیە لە ڕووی کەلتوریشەوە لە ڕووی ئاینیشەوە لە ڕووی یعنی جیاوازەکان لە ڕووی زۆر شتەوە ڕوودەدەن لە ڕووی ئەمانەوە دەبینی کاریگەری ئەمانە ئێوە کەمتر بۆتەوە بەزەوانە بە پێی وەی کە بە دەلایلی هۆیندێک زیاد لە ئەم دەلایلی بە ئەویانەی باسمان کرد لە کاریگەری ئەم دوو زمانە لەسەر یەکتر کاریگەری هۆی تریشی هەیە ئەم کاریگەری هۆی کۆمەڵایەتی هەیە هۆی سیاسی هەیە هۆی ئاینی هەیە ئەمانە گرنگن بەشێک لە گرنگترین کاریگەریەکانی کە بە بڕوای من هۆی سیاسی و کۆمەڵایەتەکەیەتی کە ئەو دوو زمانە بە تایبەتی زمانی دەسەڵات و زاڵ لەسەر زمانە ژێردەستەکە هەیەی پەیوەندیەکانی نێوان زمانی کوردی و فارسی لە چ ئاستێک دەبینی و لە چ ڕوێکەوە زیاتر بەیەکەوە کاریگەرن بێگومان زمانی کوردی و فارسی لە یەک خێزانن وەکو وا بڵێن ئامۆزایەکترن لە یەک خێزان و زۆر نزیکایەتیان هەیە ئێستا زمانی کوردی زۆر پێویستە لە ئەزمونونەکانی زمانی فارسی بۆ پەروەردەکردن سوود وەربگرێت لەبەرەوەی زمانی کوردی و فارسی کۆمەڵێکی بەرفراوان مڵکی هاوبەشتیان هەیە کە زمانی فارسی بۆ پەروەردەکردنی خۆی ئەوەی بەکارهێناوە بەڵام زمانی کوردی ئەوەی نەکردووە زۆر جار لایەن وایە کە ئێمە هەندێک وشە بەکاردێنین دەڵێن ئەو وشە سەر بە زمانی فارسی سەر بە کوردی نییە بەڵام بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین 100% کەوشەنی نێوان ئەم دوو زمانە دیاری بکەین زۆر وشە هەیە ئێستا لە زمانی فارسیدا زمان ناسی فارس نازانێ دانەکانی ئەو زمانە لەناو زمانی کوردیدا چالاک وە بێ پێشەوانش من زۆربەی کارەکانی مەسا بەراوردکاریە بۆ ناسینی هەندێ گرێکوێرە لە ناو زمانی فارسیە یا بە پێشەوانە لە ناو زمانی کوردیا بە بەراوردکردنی ئەمانە ئەتوانین زۆر شتی نوێ بدۆزینەوە کە لە هەندێک زمانە وەکو پرسیارێک ماوە تێکیلی زمانی فارسی کوردی جوخوا ئەگەر کو ئەم بە ئەساسی ئەمەیتە بکەن زمانی کوردی و زمانی فارسی جێویکت يعني برای هفن حتى برای جیویکن هم کارن بیجن جا فقط هنه اف تێکیلی عرض راستیه ده جوخوا هەیە لبالي لازم ملت فارس و ملت كرد في تكلية في بواندية بهز بكن خورت بكن و طيبات مندية هر زمان يجي دينا هولي و بو فيها كي هم سر بخوابونا زمان كردي و سر بخوابونا زمان فارسي جي تي فهمي فارسي و كردي زۆرێک لە پسپۆران پێیان وایە کە ئەوانە لە یەک بنەماڵن بنەماڵی هند و ئوروپین جا ئەوەیە کە زیاتر لە هەر زمانێکی کەی ئەو بنەماڵە ئەو دوانە پێکەوە نزیکایەتیان هەیە ئەو نزیکایەتیانە لەباری لۆغەتەوە هەیە چون سەرچاوەیەکیان هەیە ئەوانە سەرچاوەکەشیان وەک ئەرزم کردن هند و ئوروپیە و پێش ئەویش ئەوانە مەسەلەن هەردووچیان هەم کاریگەری ئەوێستا و کاریگەری زمانی ئەوێستایی و کاریگەری زمانی پەلەویان پێوە دیارە زۆر وشەی هاوبەشیان هەیە پێکەوە ئەوەیە کە گوێکردنەوەی ئەوانە وەکو دوو منداڵی زگماگوان کە پێکەوە فارسی و کوردی دەڵێ لە دایکێک بوون و بە یەک زگ بوون و هەموو زۆر شێوازیان لە یەکەچێ لە زۆر شتا زۆر شێوازیان لە یەکەچێ لە بازە شیشە خۆ جیاوازی تایبەتی خۆیانیان هەیە. کاریگەریەکانی نێوان زمانی کوردی و زمانی فارسی لە چ ئاستێکدا و تۆ چۆنی دەبینی؟ فارسی و کوردی دوو زمانی هەم خزمن هەم دوو زمانی جیرانن بێگومان زمانی کوردی و فارسی لە یەک خێزانن گوێکردنەوەی ئەوانە وەکو دوو منداڵی زگماگوان کاریگەریەکی ئەجگار زۆر لە بینی کوردی و فارسیە هەیە دەزاراوەیەکی زۆر هاتوۆتە ناو زمانی کوردیوانە جۆرە سەرلێ شێوانێک هەیە باشتر ئەوەیە ئەو فەرهەنگستانەکان بۆ وشەیەکی تازە کە دێ وشەی بۆ پەیداکەن. تێکەڵی ئێمە لەگەڵ زمانی فارسیە لە ڕووی ڕێزمانەوە یان لە ڕووی ئەدەبەوەیە زیاتر ڕێزمانەکەمان کە تاو جیاوازە یعنی ڕێزمانی کوردی تاو سەر بە خۆیە هیچ گۆنە فڕێکی بەسەر زمانی فارسیۆ نیە ئێمە لە ڕێزمانە تاو جیاواز و سەر بەخۆین
لەباری ئەو خوێندنەوانەی کە شاعرانی کلاسیکی ئێمە بەتایبەت کەسانی وەکو مامۆساوەفایی وەکو مامۆستا نالی مەلای جەزیری ئەمانە هاتوون لەسەر ئەدەبی کلاسیکی فارسی خوێندنەوەیان بووە وشەکانیان هەر بۆ جۆرە ڕاستەوخۆ گوازاوەتە ناو ئەدەبی کلاسیکی کوردی بۆ نمونەم لە مامۆساوەفایی ئەمە زۆر زەق دیارە ئێمە مەسەلەن کەلیمەی لێومان لە کوردیا هەیە بەڵام لە شعرەکە تەنانەت ئەوەشی بەلەب هێناوە بزەی هەر بە خەندە هێناوە لە ڕووی ئەمانەوە دەرێخە کە ئەو کاریگەریە زۆتر لە ڕێگەی ئەدەبیاتەوە بووە بەڕای من زیاتر پەیوەندیەکان یا لێکچوونەکان لە بواری ئەدەبا زیاتر کاریگەری هەیە کە زۆربەی زۆری شاعرانی بە تایبەتی کلاسیکمان بە حکمی ئەوەی کەوا تێکەڵیەکەیە لە بینی هەردوو نەتەوەگا زیاتر لە بواری ئەدەبی کلاسیکە کاریگەرەکە زەقتر دیارە و بەرچاوتر دیارە زمان کێمە ئەدەب زێدەیە بەێ لە بواری ئەدەبیاتێدا ئەدەبیاتە فارسی ئەم دکارم بێژن بەشا تەسەووفێژی مەسەلە سوفی و تەکیادا ئەگەر و هەلبەستێن خۆ بکاربینن هەلبەست بنویسن سەدا حوتێ bi zimanê Farsî bû seda sî bi zimanê Kurdî bû. لە ڕۆی هەموو خاڵەکانی زمان ناسیەوە کەمە دەیناسین هەیەی یعنی لە ڕۆی دەنگەوە هەیەی لە ڕۆی وشەوە هەیەی لە ڕۆی ڕستەوە هەیەی و لە ڕۆی گرامێریشەوە لە ڕۆی باڵێن ڕێنووس و ڕێزمانیشەوە هەیەی ینی لە هەموو لەوانە ئەو کاریگەریان لەسەر یەکتر هەیە تەنانەت لە ڕۆی ئیدیۆم و لە ڕۆی ئەو شتانەشەوە ئەمە کۆمەڵک ئەدیۆم و زاراوەی هاوبەشمان هەیە لەنێ ئەو دوو زمانەنەداوە تا کاریگەریەکە فراوانە. پەیوەندیەکانی نێوانم دوو زمانەیە زیاتر لە ڕووی ئەدەبەوەیە یاخود لە ڕوانگەی زمانەوەیە زیاتر پەیوەندیەکانیان لە چ ڕوێکەوەیە من پسپۆریم ئەدەب نییە ناتوانم لەسەرەوە باس بکەم بەڵام لە ڕووی زمانی و پەیوەندیەکی زۆر نزیک و چڕۆپڕیان هەیە هەروە کە باسم کرد ئێمە بۆ پەروەردەکردنی زمانی کوردی زۆر پێویستمانە بلە ئەو مڵکە هاوبەشەی کە لە نێوان زمانی کوردی و فارسیدا هەیە و زمانی فارسی ئەوەی بەکارهێناوە بۆ خۆی لەوە سوود وەربگرین لە زمانی فارسی دیشا پسپۆران زۆر لەوە سوودیان وەرگرتووە بۆ پەروەردەکردنی زمانەکەیان بەڵام لە زمانی کوردیا بەداخەوە ئەوە نەکراوە ینی ژە هەردوو ملەڤەژی چێ دەبێ لەبارە ئیرۆ بەلکی جهات ئەدەبێڤە ئەم کارن زەفتر وەکە تشتێکی پراتیک ئەم دەرێخنە هۆلێ جهات ڕێزمان و ئیرۆ ئەو سابت بووە یعنی جدابوونا زمانە فارسی و کوردی جەهاف سەرخەبوونا واجهاف ئەو چەکی سابت بووە بەێ جهات ئەدەبە يعني چراوە زمانی کوردی ئەدەبیاتە کوردی تەسیرێ و ئەنجی ئاریکاریە زمانی فارسی دەستێنێ لەوێ دەرە پرسکارێکێکی دیتر هەیە ئەوژی لازمان بێن نەزمێن کۆ ئەدەبیاتە فارسیجی زمانی کوردی بگرێ بستێنێ ژێ ئیسیفادە بکێ ئەv دڤردام هەنێکی ئەوێ دەبینن زعیفەتیەکی ئەم دەبینن باری ئەدەبەوە زیاترە چون ئەدەبی فارسی پێشینەی 1000 ساڵی هەیە ئەوە کاریگەری بووە لەسەر شاعرانی ئێمەیانی کەمتر شاعری فارسمان هەیە کوردمان هەیە کە کاریگەری وەرنەگرتوێ لەسەر شعری کوردی باشە ئەم کاریگەریان دەتوانین بڵێ ئەم تێکەڵیەی دوو زمانەیە ئەخۆت تۆ وەکو پسپۆڕێک بە ئەرێنی دەیبینێ بە شتێکی باش دەیبێنێ ئەمە باش ئەم تێکەڵیە ئەخۆت خراپە ئەخۆت تا چەند گرینگە زمان خۆی دەوڵەمەند کا بە زمانی تر بوو زمانێکی کوردی خۆی دەوڵەمەند کردو بە زمانی فارسی بە زمانی عەرەبی ئەمە تا چەند سوودی بۆ زمان هەیە بە بڕوای من بە جۆرێک نەبێت کە وشەکانی خۆمان لەبیر بچێتەوە وشەیکەی بەجێدانین دەنا ئەوە شتێکی ئاساییە کە لە بینی زمانەکانی دنیاە لە یەکیان وشە وەرگرت بێت الان تۆ پێدوانە بێت کە مەسەن ئەوە هەرتەنیا وشەی مەسەنەن زمانی کوردیە کە لە فارسی و فارسی تێهاتوە خودی فارسیەکەش عەرەبی تێهاتووە مۆغۆلی تێهاتووە وشەی ئوروپایی تێهاتووە ئەوە یەکە ناتوانین بڵین هیچ زمانێک ناتوانین بڵین زمانێکە کە هیچ شتێکی تکەی تێدا نییە بەڵام باشتر ئەوەیە ئەو فەرهەنگستانەکان بتوانن وشەی بۆ پەیداکەن بۆ وشەیەکی تازە کە دێ وشەی بۆ پەیداکەن لە ئێران بەخۆشیەوە لەوانەیە بڵم مەسەلەن نزیک 6 ساڵ زیاترەکە
ئەو فەرهەنگستانە هەیە و وشەیە کە دێ ئەو وشەیە چ فەڕەنسەوی بێت چ ئینگلیزی بێتە نێو زمانەکە وشەیەکی بۆ دروستەکە ئەو فەرهەنگستانە کەسانێکی پسپۆڕن لەوێ کۆبوونەتەوە ئاکادمیە ئەو ئاکادمیە ئەو وشەی لە جێ دادەنێدی نایڵێ ئەو وشەیە مەسەلەن بڵاو بێتەوە. کاریگەریەکانی نێوان زمانی کوردی و زمانی فارسی لە چ ئاستێکدا و تۆ چۆنی دەبینی؟ فارسی و کوردی دوو زمانی هەم خزمن هەم دوو زمانی جیرانن. بێگومان زمانی کوردی و فارسی لە یەک خێزانن. گوێکردنەوەی ئەوانە وەکو دوو منداڵی زگما گوان. کاریگەریەکی ئێجگار زۆر لە بینی کوردی و فارسیە هەیە. دەزاراوەیەکی زۆر هاتوۆتە ناو زمانی کوردیوانێ جۆرە سەرلێشێوانێک هەیە. باشتر ئەوەیە ئەو فەرهەنگستانەکان بۆ وشەیەکی تازە کە دێ وشەی بۆ پەیداکەن. ئەم تێکەڵبوونی زمانەیە سوودی بۆ زمانی کوردی هەیە یا تێکەڵبوونی هەر زمانی گیانزانینی هەر زمانێک ئیسفادە و سوود بۆ بە میلەتەکە و بە زمانەکە یەکێنێ یاخود زۆرجار یانی ئەو تێکەڵبوونەوەیە زەرێری بۆ زمانەکە هەیە. ئەو تێکەڵبوونە چەند لایەنێکی هەیە گە زمان سنووری خۆی هەبوو یعنی پارێزراو بوو ینی حدودی خۆی بۆ دیاری کرا زۆری زۆریش باشە کە خوازبێنی لە زمانەکانی تر بکە خزمەتیان لەگەڵ بکە شتیان لێوەربگرێ ئەمە ئیتفاقەن گرینگە یعنی دوو دەبینی دوودانە تەمەدون دوودانە حەزارە دوێک دەکەون و سوود لە یەکتر دەبینن. ئەوە بەشی یعنی ئەرێنی مەوزوعەکەیە بەس بەشێکی تری هەیە ئەگە زمانێک باڵا دەست بێ هەوڵی توانەوەی زمانێکی تر بدا زمانی دووەم بۆ بەرگریکردن لە خۆی ناچارە کۆمەڵک حدود بۆ خۆی دیاریکە خۆی بپارێزێ ئەم حدودی ئەمە دەواقعدا ڕەتفیعلێکە بەرامبەر هێرشی زمانەکانی تر بۆ سەر زمانێکی دی هی بەس وەک باسم کرد بێگومان یعنی ئەوەی کەمە لە عەرەبی بەکارمانە ئینگلیزی وە بە تایبەتی بە پێی خزمەتێکی زیاتر لە نێوان فارسی و کوردی هەیە سوودی زۆر بە زمانی کوردی گەیاندووە. بێگومان زمان لە هەر زمانێکی کە بە پێی فاکتەری نازمانی با بڵێم کۆمەڵایەتی ئابووری یا ڕەنگە جوغرافیاوێندێ وشە وەرگرتن شتێکی زۆر ئاساییە بەڵام کاریگەری زمانی لای من وایە بەجێگای ئەوەی ئێمە وشەی عەرەبی یا وشەی ئینگلیزی بەکاربێنین باشتر ئەوەیە کە لەو وشە هاوبەشانەی کە ڕوون نییە کە بە 100% فارسی بن وە کوردیشە لە بنەڕەتدا لەوانە سوود وەربگرین بۆ نمونە بۆ وشەی من پێشنیارم کە وتم لە بری وشەی پاسکیل بڵێن دووچەرخە ڕاستە ئەوان لە زمانی فارسیدا بە پێی پرۆسەکانی وشەسازی زمانی فارسی ئەوان دروست کرد بەڵام کورد زمانێک زۆر بە ئاسانی لەوە تێگا کە بڵێ دووچەرخە کە دوودا چرخی هەیە ئەوە کۆمەڵی وشەی تریشە مامۆسایانی بۆ نمونە ئاوا پێویستە بگۆڕە لە ئینگلیزی بۆ زمانی فارسیان بۆم زمانە هاوبەشەیە بۆ نمونە ئێستا لە زمان ناسییا من زۆرتر ئەوە ئەبینم بە مۆرفۆلۆژی زۆرتر ئەڵێن ناڵێن وشەناسی لە زمانی فارسیا کردویان بە ساختواژە یا واژەشناسی ئەوە لە کوردیشا ئەوە بەکاربێنن زۆر کێشەنی و زۆر باشە و بە سەدان وشەیکە من وەکو دەوڵەمەندی بە شەرتێک چاوی لە یەکەم کە بتوانێت ئەو وشە لە خۆیە حەزم بکات و دیسان بیئافرێنێتەوە. ئێمە زمانی عەرەبی بۆ نمونە ئەو دەسەڵاتەی هەیە کە وشەی بیانی ئەگرێ وشە لە یونانی لە ئێرانی لە هەموو شتێک ئۆگرێ بەڵام دیسان ئەیکاتەوە یعنی مۆری عەرەبانەی لێدا عەربی خۆی لێدا ئەمجار بەکاری هێنێتەوە ئەیگەڕێنێتەوە لە ناو زمانی عەرەبیە. ئەگە ئێمە لە کوردیە ڕاستەوخۆ وشەکان هەر بەو جۆرە کە لە فارسی و ئینگلیسی و رووسیەوە دێن لە تورکیەوە دێن ئێمە هەر بەو جۆرە وەری بگرین من وا تێگەم ئەمە زەری بۆ زمانی ئەمە زیاتر ئەبێت ئێمە ئەبێ بتوانین ئەو وشانە بین بیان کوردێنین مۆری کوردانیان لێ بدەین و جارێکتر بیان ئافرێنینەوە کە بتوانین بۆ وشە سازی خۆمان بەکاریان بێنین. تێکەڵبوونی زمان لەگەڵ زمانی کوردی لەگەڵ زمانەکانی تر ئەمە دەوڵەمەندی زمان نیشانەدا یا خود تا چەند گرنگە تاکی هەرێمی کوردستان تاک بە تاکی قوتابیان مامۆسایان زیاتر لە زمانێک بزانن. طبعا چەند زمان زیاتر بزانی ئەوەنگە ئەتوانی بڵێ مسەیتری بەسەر لایەنە زانستیەکە. بەنسبەت زمانی کوردی شەوانەیە ئەوەی کە دەبواری زمانی کوردیا ئیشەکە و کارەکە یا قوتابیەکانمان بە تایبەتی کە بڵێن لە مەجای سەوای بەکالۆریۆسا پێویست بەوە کاکەوە چ زمانی عەرەبی چ زمانی فارسی بە تایبەتی تا ڕادێکی تورکیەکە چونکە کاریگەری یعنی ئەو دوو زمانە نەزانی زەحمەتە بتوانی تۆ
لە ئەدەبیاتی کلاسیکی کوردی بگەین. یانێ لە عالیە ئاستا ئۆلیدا لە عالیە دینیدا بەێ دەولەمەندیەک هەیە بەێ زمانی کوردی bi zimanê Farsî dewlemend nebûye li aliyê axaftinê de. Lewra zimanê Kurdî fermî nebû, zimanê Farsî û Erebî li astê fermî da tesîra wan hebû. Belê qazanc heye, belê em dikarin bêjin zimanê Kurdî ew axaftina bikaranîna zimanê Kurdî paş weket yani teexîr bû. Belê îro mesela astekê baş e. Zimanê Kurdî hem digel zimanê Erebî û Farsî بکارتیرن بله. زمانی کوردی ئێستا کە لە ئاستێکی باش دەبینی تۆ؟ بەێ ئاستێکی باشە بەێ. بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی بینیتان پەیوەندیەکانی نێوانم زمانە بوو تایبەت کە ئێمە لە شارەزایانمان پرسییا خۆ بزانین پەیوەندی نێوانم زمانەیە چۆنەوە تێکەڵبوونیە زمانە زیاتر لە ڕووی ڕێزمانەوە یان لە ڕووی ئەدەبوو دیارە بەشێکی زۆری ئاماژە بەوە دەدەن لە هەردوو ڕۆوە ئەم دوو زمانە تێکەڵن. واتە دەتوانین بڵێن لە ڕوان لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی ڕێزمانەوە ئەم زمانە تێکەڵن دیارە ئەوەی کە ئەوان جەختیان لێ دەکەنەوە تەواویانیش لەسەر ئەمە کۆک بوون کە زمانی فارسی زمانی کوردی وەکو دوانەیە گوان واتە کوردەواری خۆمان دەڵێ وەکو جمکێ گوان و هەرگیز ناتوانن لێکیان جیا بکەنەوە. بەڵام من هەر لەگەڵم کەسانە زیاتر دەدوێم و پرسیاریەوەیان لێ دەکەم ئاخۆ تا چەند گرینگە زمانی کوردی سوودی لەم زمانانە وەرگرتووە و تێکەڵی زمان بە زمانەکانی تر تا چەند گرینگەوە دەپرسم ئاخۆ بزانین ئەوان ئێستا کە زمانی کوردی لە چ ئاستێکا بینن ئاستەکانی زمانی کوردی لە ئێستادا لە ئاستێکدا بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆرمان لەگەڵ تەکنۆلۆژیا و لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەم و میدیای نوێ تێکەڵ بووین بزانین ئاستەکانی زمانی کوردی و ئاستی ئێستای زمانی کوردی بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەوان چۆنی دەبینن من ئەوان زیاتر بۆ ئێوە دەدوێن و ئێوە زیاتر لەگەڵمان ببێنەوە. کاریگەریەکانی نێوان زمانی کوردی و زمانی فارسی لە چ ئاستێکدا و تۆ چۆنی دەبینی؟ فارسی و کوردی دوو زمانی هەم خزمن هەم دوو زمانی جیرانن. بێگومان زمانی کوردی و فارسی لە یەک خێزانن. گوێکردنەوەی ئەوانە وەکو دوو منداڵی زگما گوان. کاریگەریەکی ئێجگار زۆر لە بینی کوردی و فارسیە هەیە. دەزاراوەیەکی زۆر هاتوۆتە ناو زمانی کوردیوانێ جۆرە سەرلێشێوانێک هەیە. باشتر ئەوەیە ئەو فەرهەنگستانەکان بۆ وشەیەکی تازە کە دێ وشەی بۆ پەیداکەن. زمانی کوردی لە ئێستا دوای ئەو هەموو ڕاگەیان و دوای هەموو تێکەڵبوونەوە دوای ئەوەی کە کورد سەفەرێکی یەکجار زۆری کردبووە زمانی کوردی لە چ ئاستێک هابینی هەز ناکەی زمانی کوردی ئێستا کە وردە وردە بەدەزەم جیلەوە تووشی قەیرانێک دەکا ئەوەنەی وشەی بیانی بەکاردێنن ئەوەنە وشەی ڕەسەنی کوردی بەکارنان یان تۆر سەرنجت چیە لەسەر زمان ئێستاکە لە نێو هەرێمی کوردستان بە تایبەتی؟ هیچ کەس ناتوانێت بەر بە گۆڕانی زمان بگرێت. زمان گۆڕانکاری بەسەرا دێت. و هیچ زمانێکی لاواز نییە کە نەتوانێت دەربڕی بیرکاری فیزیا فەلسەفە و ئەوانە هەموو زمانێک توانایی هەوەیە ئەوەی ئێمەین ئەبێ بە پێی زانستی زمانناسی لە توانستەکانی زمان سوود وەربگرین بۆ پەروەردەکردنی بەداخەوە لە کوردستانە ئەو شتێک کە پێویستە ناکرێت لەبەرەوەی کە دەسەڵاتێکی ناوەندی بۆ پەروەردەکردنی زمان نییە بەهێز نییە بەتایبەت ئەوەش کە باو بووە ئینگلیزی لە زانکۆکانە باو ئەبێ ئەوە بە خەسارێکە بۆ زمانی کوردی لەبری ئەوەی کە بێن وەرگێڕان زۆرتر بکەن زمانی کوردی پەروەردە بکەن مامۆستایان تواناتر بکەن بۆ ئەوەی کە بتوانن زمانی کوردی لە زمانی زانستا بەکاربێنن ئەو کارە ناکەن پەنا ئەبەنە زمانی ئینگلیسی کە بەداخەوە ڕێگاچارەی هەیە بەداخەوە ئەو کارە خەسارێکە بۆ زمانی کوردی بەڵام ئەوەیش کە وشەی ئینگلیسی بێتە ناو زمانی کوردیەوە هۆکاری گۆڕانکاری سەردەمە ئێمە ناتوانین هیچ کات پێشی پێ بگرین وە شتێکی ئاساییە بەڵام ئەتوانین بە پەروەردەکردنی زمانەکەمان تاڕادەیەکی زۆر چوارچێوە کوردیەکەی ڕابگرین. زمانی کوردی بە پێی وەی کە کۆمەڵک جێرە و کێشە بۆ ئاخێوەرەکەی واتە کورد هەبووە تووشی زۆر نەهامەتی هاتووە لە هەندێک ژوێن ڕێ لێ گیراوە قەدەغە کراوە پێی نەخوێندراوە یعنی ئەو هەڵاواردنەوە ئەو
تەبعیزە وای لێ کردووە کە هەندێک بەڕاستی نەتوانێت خزمەتی خۆی بکاوەکەوەی کە دەبێت خزمەتی زمانێک بکرێت بەڵام من پێم وایە لە نێو ئەو هەموو فشارە دەماتام زمانێک توانێت خۆی ڕابگرێت بە زیندوی بمێنێتەوە لە نێو ئەم فشارە زۆرانە ئێستاش لە بەشەکانی زۆر بەی کوردستان دەبینین کاری پێدەکرێت ناو شەقامە ناو بازارە کاری خوێنی بە تایبەتی لە باشووری کوردستان پێگەکەی زۆر ئێستا پێگەیەکی بەرزیە لە قانونی وڵاتی عێراقدا ئەمانەش دیارە بەرهەمی بەرخۆدان و مقاومە و خۆراگریە من بە پێی ئەو ڕەوتەوە گەشتبینم و پێم وایە ئەو زمانە بە زیندوی دەمێنێتەوە زمانی کوردی ئیرۆ بە لەهجەین خۆی سۆرانی بۆ گۆرانی و بە کورمانجی ئیرۆ ئیسباتە وجودە خۆی کردیە دنیای دەژی ئیسبات کردیا و ئەردە واقع دەژی ئیسبات کردیا ئەف مشکلە ئەف پرسیارێک حل بووە ڕابووە وێ ئەگەر ئێمە بین شعری شاعرانمان چاولێکین ئەو شاعرانی کە لە دێ گەورە بوون زمانەکەیان پاراوتر و دەوڵەمەندترە و کەمتر وشەی تێدایە دوێنێشەوەکە دۆستان داوایان لە من کردمە شعرێکی هێمنم خوێندەوە ئەو شعری هێمن تەنیا یەک وشەی عەرەبی تێدایە وشەی فارسیشی تێدا نیە تەنانەت بەڵێنی ڕاگەیان دێ ڕاستپاردا گوتی بۆت دێتە بن ئەم پاردە غاردا لە جێژوانێ لە مێژە چاوەڕێتم نەهاتی چیش جوانی هەڵبژاردا تەزووی گەرمم بەلەژدادێ ئەگەر چی تەزاندی شان و پیلم بەردی پاردا وەرە با ڕەنجی ڕوخسارت ببینم بە من چیتی شێداوێ مانجی ساردا گڕی ئەو ڕوومەتەی تۆ گەرم و جوانە تریفەی مانگەشە و جوانیش بە ساردە جا ببوورە لێرەدا ئێلان کلیمەی ڕوخسارەکە و کەلیمەش وشێ نەک عەرەبی من بە هەڵەوتم کوتم عەرەبی وشەیەکی تقریبەن فارسیە بەڵام لە کوردیشدا هەیە دەی سارد و گەرمیش وشەی هاوبەشن لە کوردی و فارسیدا دەتوانین بڵین ئەسەن هیچ وشەیەکی غەیرە ڕەسەنی تێدا نیە دەی ئێماگەر بێنین وەفایی بێنین شعرەکانی پڕپڕ ئەویش هەر شاعرێکی سابڵاغەوە شاعرێکی موکریانە و پڕپڕە لە عەرەبی و لە کوردی لە باغان ئاهو ناڵین دێ دەڵێن شاینێ و گڵان ڕۆیی لە مەیخانەن سەدای شین دێ دەڵێن پیری مغان ڕۆیی چ شینێ کە چه هاوارە لە نێو هەڵقەی مریداندا مەگەر خازی سەمەرقەندی لە نێو ساحب دڵان ڕۆیی دەی تەمەشا دەکەی لێرە چەند وشەی تێدا تازەوە کەمی تێدا بەڵام نسیمی بادی نەورۆزی شەمیمی عەبهەری هێنا بەریدی عاشقان دیسان پەیامی دڵبەری هێنا بەریدەکەت عەمبەرەکەت عەرزبێ لە خزمەتدا ئەوانە هەمووی وشەی عەرەبین هاتوون یا وشەی مەسەلەن وشەی دیکەی تێدایە کە فارسیەوە هاتووە نەسیم فارسیە نەسیمی بادی نەورۆزی بادەکەش هەروایە هەر کەلیمەکەی ئێمە دەڵێن بادەکە کلیمێکی فارسیە هێناوێتی دیارە هەلومەرجی زمانی وەفایی لەگەڵ زمانی مەسەلەن هێمن و هەژار فەرق دەکا بەڵام هێمن و هەژار وشەکانیان وشەی ڕەسەنی کوردین کەمتر چوون بۆ لای عەرەبی و بۆ لای فارسی و بۆ لای ئەو شتانە لە ژیانی ڕۆژە هەنەمانیان زمان نامەستم بینەوە سەر پرسیارەکە زمانی ئێستا کە چۆنە بینی تاسەن ئەم دەوڵەمەندی پێشووتری ماوە وەڵڵاهی دەوڵەمەندیەکەی کەم ماوە بە بڕوای من ئەلان ئەگەر بەتایبەت لە باکووری کوردستاندا ئەگەر ئەلانەکە کەسێک بێت و یا لە باکووریش و لە باشووریش مە بەتایبەت لە باشوور لێرە ئەگەر مەسەلەن کەسێک 200 ساڵەوە پێش زیندوو بێتەوە پێی وایە چۆتە وڵاتێکی دیکە یعنی وشەکانتان هێندەی ئینگلیسی تێکەڵا هێندەی مەسەن عەرەبی تێکەڵا ئەسەن کوردیەکە نازانی ئەوە ئەسەن کوردیە یا تێکەڵاوێکە لەو زمانانە لە ڕۆژهەڵات باز هێشتا چاکترە ئەوێژ وشەی فارسی تێکەڵە بەڵام باشترە ئەمەش وەزیفەی ئاکادمیایە کە ینی کاری ئاکادمیایە ئەو ئاکادمیاش ئەبێ لە ئینسانی پسپۆر پێک بێت لە هەموو ئەو جێگایانی کە کوردی تێدان کۆ ببنەوە وشەی ڕەسەنی خۆمان دابنێن ئەو وشانەی کە هەنوو لە کوردیدا هەمانە و ڕەسەنە و بێن لە جێی ئەوە دای بنێن نەک ئەوەی مەسەنە لە ئانەکە ئێمە یەکێ لە دژوارەکانمان ئەوەیە هەر کەس هەڵەسێ بێ ئەوەی ئەو پسپۆڕی ببێت تێکسێک ئەگەر ئەنووسێت یا وەری ئەژێڕێتەوە خۆی وشەی بۆ داتاشێ ئەو داتاشینی وشەیە زۆر هەڵەیە و زۆر لەتمە لە زمانەیە بەڕای من دەڕی زاراوە تەوان ئێستا زاراوەیەکی زۆر هاتوۆتە ناو زمانی کوردیەوانە جۆرە سەر لە شێوانێکەیە ئێستا زۆر جار لە حتا لە ئاسی پسپۆرەکانیشە زۆر جار وشە هەیە بەڕاستی تێی ناگەی لەبەرەوە داتاشرا و هێنراوەتە ناو زمانەکەەوە ئەگەر بمانەوێت کۆنتترۆلی ئەم لایەنە بکەین ئەبێ ئێمە کۆڕێکی زانستیمان هەبێت کە بتوانێت سەیتەرە بکا بەسەر ئەو لایەنە لەوێوانێ زاراوەکان دروست بکرێن و بە شێوەیەکی زانستی و دوای ئەوە مەسەرەی گەشەی زمانیش
زمان جاری وا هەیە خۆی دروستەکات و گەشەکە نەئەتوانین کۆنتترۆلیکە نەئەتوانی کەمیکە نەئەتوانی زایکە جاری وایە زاراوەکان خۆی لە ناو کۆمەلگاوانێ دروستە بێت و گەشەکە و دێتەناوە من وا تێگەم کە زمانی کوردی لە کاتێکەوە کە زۆرێک لە حوزەکانی ئێمە و مامۆستاکانی ئێمە پێیان خۆش نەبوو پێی بنووسن تەنانە زۆرجار قیزیانەکردەوەی کە پێی بنووسن لەو کاتۆی ساهاتۆتەوە کە ئێمە فەلسفەی پێنووسین مێژووی پێنووسین ئەم زمانە ڕوو لە گەشەکردن بووە ئێستا ئەکادمیای کوردی هەیە کێشەی گەورەمان ئەوەیە ئێمە لێکترازاوین و کۆرگەلێکی وەکو ئەم کۆنفرانسە ئەتوانێت کۆمان بکاتەوە کە ئێمە لێک تێگەیشتنمان زیاتر بێت و شەڕۆنان دەست پێ بکەین ئەگەر ئاکادمیایەکی زۆر بەهێز ببێت من ناترسم لەوەی کە جیهانی مدێڕن لە جیهانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوبەڕوو ببینەوە بەڵام مەرجەکەی ئەوەیە ئێمە خۆمان بتوانین خۆمان لە ناو ماڵی خۆمانە بەهێز بکەین بەڵام بینەرانەوەی سەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون و بینتان ڕای تەواوی ئەو کەسە پسپۆڕانە بوو لە نێوان زمانی کوردی و زمانی فارسی دیارە بە خۆشحاڵیەوە باسیەوە دەکەن زمانی کوردی و فارسی دوانن و بەیەکەوە بەستراون و هەرگیز ناکرێت هیچ کامیان لە کامیان جیا بکرێتەوە وەسپاس بەخوا بەشێکی زۆریان ئاماژەیان بەوەدا زمانی کوردی ئێستاکە لە چاو ساڵانی ڕابردوو وردە هەنگاوی باشی ناو و بەرەو پێش دەچوو لە ساڵانێک لە کۆمەڵی وڵات و لە بەشێک لە وڵاتە دراوسەکانمان زمانی کوردی قەدەخە بوو یان دەتوانێت بڵێن سانسۆری تەواوی لەسەر بوو بەڵام ئێستاکە بە خۆشحاڵیەوە زمانی کوردی بووە بە زمانی یەکێک لە زمانە فەرمیەکانی ئەم وڵاتانە و خەریکە لەم وڵاتانە مەدرسە و ئەکادمیای تایبەت بەخۆی دەبێت دیارەوەی کە گلەی ئەوان بوو ئەوەیە کە هەتاوەکو ئێستاکە ئەکادمیای کوردی کوردستانی خۆمان و بە تایبەت باکوور هەڵنەستەوە بە داڕشتنی وشەی تایبەت بە زمانی کوردی دیارە وشانی کە ئێستاکە هاتۆتە نێومان زمانە بیانیەکان بە تایبەت لە ڕووی تەکنەلۆژیاوە بەداخەوە زمانی کوردی کەم تەرخەمن و پسپۆڕانی زمانی کوردی خۆشیان خۆیان بە کەم تەرخەم دەزانن بەوەی کە داڕشتنی تایبەتیان بۆ ئەم زمانە نەکردووە ئەڵقێم زارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بۆ هیوای توانی بم کۆمەڵە زانیاری دروستان دەربارەی زمان و جیاوازی نێوان زمانی کوردی و فارسی و پەیوەندیەکان بۆ ئێوە بگوازمەوە تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تری پەیامی تۆ تایبەت بە تەوەریەکی تایبەت لەگەڵ هاوکارم متەڵیب خۆشەوی بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە سپاردەی خوابن.